شێرپەنجە هاوشێوەی هەموو نەخۆشیەکانی دیکە چارەسەری هەیە و کوشندن یا وەک ئەوەی باسی لێوە دەکرێت ئەم ژنە یەکێک بۆ لەو کەسانەی تووشی شێرپەنجە بووە و ئێستا چاک بۆتەوە بەم شێوەیە باسی چیرۆکی سەرکەوتنی خۆی دەکات بەسەر نەخۆشیەکەیدا. دوای ئەوەی کە خۆم باڵێن هەستم پێی کرد لە ماوەی 8 ڕۆژ کەمتر لە 8 ڕۆژ ئەمەلیاتەکەشم کرد. دوای ئەوەی فەحسەکانمەمی کرد ئەمەلیاتم کرد و گرێەکەمان دەرهێنا تا کۆتایی مانجی حوتیش تیشکم وەرگرت و ئیتر دوای ئەوە حەبوو دەرزی و ئەوانەی کە هۆرمۆنە عیلاجی هۆرمۆنە ئەمە شتێکە ئیتر چەند ساڵێ لەگەڵمە بێ و بەڵام وەکو سەختیەکە تیشک و ئەمەلیاتەکە بوو. ڕێکخراوی تەندروستی ئاشتی کۆربەندی هۆشیاری شێرپەنجەی مەمکیان ڕاگەیاندووە بڕیاریشە بۆ ماوەی 1 مانگ بەردەوام بێت تیایدا جگە لە هۆشیاری هاوکاری ئەو کەسانش بکەن کە دووچاری ئەو نەخۆشیە بوونە. ڕێکخراوی تەندروستی ئاشتی هەموو ساڵێک ئەو کۆربەندە ڕێک دەخات و کۆنفرانس ڕێک دەخات لە مانگی دەدا لە بەرەوەی مانگیدا بە مانگی هۆشیارکردنەوەی ئافرەتان دانراوە لە شێرپەنجەی مەمک بۆیە بە درێژایی مانگیدا لە یەکی دۆی مە دەستمان پێکردو بەڵام ئەمڕۆ کۆنفرانسەکە کرا ئەم کۆربەندە بەردەوامە بێ بە درێژایی مانگیدا بە بەردەوامی لە هەموو شوێنە گشتیەکان لە حکومی و ناحکومیەکان بە بەردەوامی سیمینارات دەوترێتەوە و هۆشیاری تەندروستی دەدرێت. بە گوێرەی ئامارەکان لە دەمانجی یەکەمی ئەمساڵ 7533 پشکنین بۆ ئەو ژنانە کراوە کە گومان هەبووە تووشی نەخۆشی شێرپەنجە هاتوون و لەو ژمارەیەش 149 ژن گرێی شێرپەنجەیان هەبووە و 599 ژنیش گرێی گوماناویان هەبووە و هەروەها 793 ژنیش گرێی خاوێنیان هەبووە. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر.